لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بێگەر تاڵەبانی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕایگەیاند ئەم هەڵمەتە لە پێناو زیادکردنی ڕێژەی سەوزاییدا ئەو نەمامانەش بەبێ بەرامبەر دەدرێن بە جوتیاران و فەرمانگە حکومەکان و ڕێکخراوە ژینگەیەکان لە پێناو زیادکردنی ڕوبەری سەوزایی و کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە هەرێمی کوردستان. ئەم هەڵمەتە لە چوارچێوەی ئەو پلانانەدایە کە وەزارەتمان بە مەبەستی کەمکردنەوەی ئەو گیر و گرفتانەی کە ڕوویداوە لە ناوچەکەیان لە ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و کەمبوونەوەی باران و قەیرانی زریان و لافا و داماڵین و ڕاماڵینی زەوی و ڕەشەبا و گۆڕانکاریانەی کە لە سەرتاسەری ناوچەکە و لە جیهاندا بۆی بتوانین ژینگەی کوردستان بپارێزین. کارەکانیشمان بە هەماهەنگی لەگەڵ دەستەی ژینگە و بەڕێوەبەرایەتەکانی ژینگە دەبێت لە سەرتاسەری هەرێمی کوردستان و ئامانجی ئەم هەڵمەتە ئامانجێکی گەورەیە بە هیوادارین سەرتاسەری لایەنەکان بەڕێوەبەرایەتەکان فەرمانگەکان جوتیاران بەشدار بن لەم هەڵمەتە هاوکارمان بن کە لە هەموو پارێزگایەک جوتیار ئامادەکراوە وەک سەرتای ڕۆژی یەکەمی هەڵمەتەکە بۆ وەرگرتنی نەمام و بۆ پەرژنکردنی نەمام بۆ باخەکانیان بۆیە لێرەوە ڕای دەگەیەنین کە هەڵمەتەکەمان هەڵمەتێکی نیشتیمانیە داواکارین لە سەرتاسەری لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکان ڕێکخراوە دۆستە ژینگەکان کۆمەڵی کوردستانی سەوز دەستەی ژینگە وەزارەتی شارەوانی وەزارەتی پەروەردە جوتیاران فەرمانگە حکومیەکان زانکۆ پەیمانگاکان هاوکاری وەزارەتمان بن بۆ ئەوەی کە لەم هەڵمەتە نیشتیمانیە بتوانین زۆرترین نەمان بنێژین و زۆرترین نەمان بڕوێنین بۆ ئەوەی کە بتوانین ژینگەی هەرێمی کوردستان لە مەترسی بە بیابانبوون و لە مەترسی کەمی باران و لە مەترسیەکانی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی بپارێزین. ئەمە یەکێکە بێت لە هەڵمەتە گرنگەکانی کە لە استراتیژی وەزارەتماندا دەبێت بۆ کەمکردنەوەی گیر و گرفت و کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ژینگەی هەرێمی کوردستان کە ئێستا هەموو جیهان لە پرانڕێزی و لە بەرنامەڕێزیدایە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەی کە لە احتیباسی حەراری و لە دروستبوونی بە بیابانبوون لە ناوچەکە و لە هەرێمی کوردستانیشە ڕوویداوە.